من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد السلام عليكم ورحمة الله وبركاته داواکارین لە پەروەردگار بۆ خاتری ناوجوانەکانی بۆ خاتری سمی عەظەمی خۆی بۆ خاتری گەورەی خۆی ئەم بەڵاو مصیبەتە لەسەر هەموو لایەکمان لا بدا و ژیان ئاسایی بێتەوە ئیشی خەڵکان بکرێتەوە و مزگەوت و ماڵەکانی خوا بکرێتەوە بۆی خەڵکی زیاتر سوودمەند بێ و زیاتر عیبادەتی خۆی بکە. من حەزەکەم لە وتاری ئەمڕۆدا لە ڕێگەی فەیسبووکەوە لە خزمەتی جەنابتانە باسی سێتەوەرە بکەین بە کورتی. ئێمە لەم کات و ساتەدا کە لە مانگی شەعبانین و پاشانش ئەچینە مانگی ڕەمەزان، ئێمە باسی مانگی شەعبانمان کرد، گەورەی شەعبان، بەڵام پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم بەردەوام فێری کردوین کە بڵین اللهم بلغنا شەعبان وبلغنا ڕەمەضان. خوای گەورە بمانگێتە ڕەمەزان و دەرگای مزگەوتەکان و ماڵەکانی خۆی پێشی ڕەمەزان بکرێتەوە، ئینشاءالله بتوانین لە مانگی ڕەمەزاندا زیاتر دووپاتی بکەینەوە کە ئێمە بەندەی ئەوین و بیسلمێنین کە بەندایەتی ڕاستەقینەی ئەو دەکەین کە بە کردارەکانمان. ئازیزان و خۆشەویستان، ئێمە یەکێ لەو خاڵانە کە فێری بووین یان لەگەڵیا بووین ئەو شەیە ئەم نەخۆشیە. بەڕاستی ئەم نەخۆشیەی کە هاتوو بەسەر هەموو جیهانە ئەبێ ئینسان کەمێ ڕاوەستێ. تەبعەن جیهان واتە سەرزەوی وەک جاران بڕواناکەم لە دوای ئەم نەخۆشیە ئینسانێک هەبێت ئەگەر خاوەن ویژدان بێ، مرۆڤێک بێ، وڵاتێک بێ کە لە دوای ئەم نەخۆشی ئەبێ گۆڕانکاری بەسەری خۆیان بێنێ، چونکە دەرزی زۆری تایە. ئەگەر تەماشای ئەم نەخۆشیە بکەی دەرزی هەرە زۆر گەورەی تایە. تەماشاکە هەمومان لە ترسی ڤایرۆسێکی بچووک هەمومان ئەچینە ماڵەوە، ناینە دەرەوە، ئەترسین، پارێزەکەین، هەموو شتێک دەکەین بۆ ئەوەی کەچی نەکوا خوانەکایەکێکمان تووشی بێ، وەک ئەوەیە کە لەم ڤایرۆسە بچووکە هەمومان سێرەکەی جەعدەکانمان، بازاڕەکانمان، مەتاڕەکان، هەموو شوێنە گشتەکان ئەوەی قەڵەباڵغی بێ مەمنوعە، ئینسان نابێ لەو شوێنانە کۆ بێتەوە. سبحان الله، ئەمە ئەبێ ئینسان زۆر دەرزی لێ وەرگرێ. یەکێ لەوە ئەمە بەردەوام ئەوانەی کە لەشیان ساغە ئەبێ شکری خوا بکەن لەسەری، کە من و تۆ ئێستا لەشمان ساغە ئەبێ شکری خوا بکەین لەسەری، چونکە ها نەخۆشی چەنێ نەخۆشی وا هەیە ئینسان بیگرێ تەنانەت کە سوکارەکەیشی نایەتە سەری، کە سوکارەکەیشی ناینێتە قەور، لەو دوورەوەی نێنە قەور. ئەبێ ئینسان وریا بێ خوای پەروەردگار هەر کەسێک کەستەم ئەکا کە زوڵمەکە کە ئەمڕۆ بێ سبەینێ بێ، خوای گەورە دەتوانێت بە ڤایرۆسێکی بچووک وای لێ بکە هەر لەسەر زەویدا خەڵک بە چاوێکی نامۆسێریکە، بە چاوێکی کاتێ ئەمرێتش هەر خەڵک نەچێتە دەوریا، ئاوای لێ بکە. وەکەوانەیە بینی زۆر جار ئەوانەی خوای پەروەردگار لەم نەخۆشیە کە ڕۆیشتنەتەوە و خوای گەورە بردیانێتەوە، سێرەکەی ئەوانەی بە تایبەتی بێدین بوونە کە ڕۆیشتنەتەوە ئەو حاڵەتە هاتووتە سەریان. یەکێتر لەوانە پاکێتی. ئێمە زۆر هاوارمان کرد، زۆر وتمان ئیسلام ئاینی پاکێتیە، ئیسلام کاکە بیکەنە خاتری خوا، ئەو شتانە پیسە، عارق پیسە، شەواڵ پیسی پیسە، کاکەشتی ناشەرعی مەکەن، خەڵکینە، کورە وڵاتەکان، کورەشتی خراپ مەخۆن، کورەشتی پیس مەخۆن، بەڵام ئیسفادەی نەبوو. بەڵام ئێستا خۆیان بەدەمی خۆیان ئەم شەو شتێکم خوێندەوە، ترام ئەڵێ باشترین پارێز کە ئینسان خۆی لەم نەخۆشە بپارێزێ. خوا گیان وعدی داوە پێمان ئەم دینە بە خەڵکانێک ڕاستیەکەی دەرەخا مسڵمانش نین، شەرت نییە. ئێستا من و تۆ ئەمە بڵین بابە ئێوە خۆتان ئەڵێن، خۆتان دروستان کردووە. ئەم کابرا کە ئیمانی بەخوا نییە، نە عیبادەتەکە، نە ڕووی نە ئیسلام ئەناسێ، ئەگە بیناسێتی، بەڵام زۆر جارە بینی حەقایقەکان لە دەمی ئەمانەوە. ئەڵێ باشترین ڕێگا بۆ ئەوەی خۆت نەجات دەی، یەکێ لەو ڕێگایانە ئەوەیە کە ئینسان نەک دەمامکێ بوەسێ، دەمامک کە بەس دەموچاو. ئەڵێ باشترین ئەوەیە کە حیجابێک یان قوماشێک بوەسێ. جاران ئەگەر نیقابی بکردایە ئافرەتێ ئەم بابە چۆنە بێ، سبحان الله،
چەند جار کە بان چاویدا چۆنە بێ بانی چاویدا ئیسە خواگیان هاوردێ سەر هەمومانە نەک ئافرەت پیاوشە بێ بان چاویدا ها تەماشاکە خوای پەروەردگار جاران ئافرەت و پیاو بابە دروست نییە شەرعی نییە ئێستا بزان ئەبینی نەک پیاو ئافرەت تەوقە نەکا پیاو بۆ پیاوش نابێت تەوقەکە ئافرەت بۆ ئافرەت نابێت تەوقە بکە چونکە ئەم نەخۆشیە دەرسی زۆری تایە دەرزێ یەکجا زۆری تایە یەکێ لەوانەی تر غەش و فێڵ کە غەش و فێڵ ئەەکەی ئەبێ وریابیت ئەوە ڕاستیەکە و حەقایقەکان دەرەکەوێ یەکێ لەوانە نەخۆشی یەکێ لەوانە کات زۆر دەرسەکان زۆر ئەگەی مەباسکەین بەسەم سێ و چوارەی لە خزمەتی جەنابتانە دووەمیان ئەوەیە مزگەوتەکان ماڵەکانی خوا ئازیزان و خۆشەویستان ئەها ئاهاتینە مزگەوت بەردەوام بۆڵە بۆڵەمان بوو بەردەوام بۆڵە بۆڵ ئەمە شوێنەکە تەنگە ئەمە فڵانە بەخوا نوێژەکە درێژە بەخوا نوێژەکە کورتە بەخوا کورد و تارەک هەموو بەخوا شوێنەکەمان نەرم نییە بەخوا لە هاوینا شوێنەکەمان سوبحان الله ئێستا خواخوامان نەبین دوورکات نوێژ لە مزگەوتا بکەین مزگەوتەکانمان لێ بکرێتەوە ئەبێ ئێمە چی گوناحێکمان کردبێ بەرجارجار دانیشین لەگەڵ خۆمانە بڵین خوای گیان ئەبێ ئێمە چی گوناحێکمان کردبێ دەرگای مزگەوتەکان داخستۆ لێمە تەبەن ئێمە شتێک ئەمە خوای گەورە دەرسە پێمانەدا ئەی بۆ دەرگای مزگەوتەکان کە داخراوە تۆ بێ دەرسی لێ وەرگری ئایا مزگەوت کراوە وەک جاران بینەوە نەوەڵە ئەگە وەک جاران هاتینەوە یعنی هیچمان نەکرد ئەبێ نەک لە جاران بە ئیمانێکی بتە و بە قووەت بینەوە ئەوانەی وا لە مزگەوت نەبوون ئەوانەی وا نهاتن بۆ مزگەوت ئەوانەی وا بەس جمعە بۆ جمعە هاتن بۆ مزگەوت ئایا تۆ بڵێ مزگەوت بکرێتەوە هەمرووا بن قەدری مزگەوت چەنێ لامانەها تەماشاکە مزگەوتەکانمان لێ داخراوە دڵەکانمان داخراوە خەفەت خەرکێمان کوژێ چاومان لە دەرگای مزگەوتەکانە چی کاتێ تۆ بڵێ ئەم مزگەوتە بکرێتەوە چی بکاتێ بکرێتەوە بۆ چی عیبادەت بکەم ئەمە چییە ئەمە ڕەجوڵ يعني قلبه متعلق بالمساجد كدلي ربطة بمزقوته بويا أمش درسي دوما درسي سيما شوية صدقة وخير عزيزان خوشيستان بروحتها بأمشو دوشتم بيني زياتر زور جاري إما چه إنسان خوي أقر بيوتي لوية كم دركي بينكا بس كاتي أو مشهدانا أبيني براستي دل أكو جيري يعني واد ليكا طاقتيش تناميني پیغمبری خواه فرمی صلی اللہ علیہ وسلم بس أصحاب يوران فرمي إيماني نية سيجا فرمي إيماني نية ومعلومي جنابتانا وتياني بيغمري خواكيه وتي أو كسي كخوي تيرو دراسيكي برسيتي سبحان الله يعني أجا خوت تيرو دراسيكت برسي وخطرة يعني أكيد تبر أو هالرشي بيغمري خواه صلى الله عليه وسلم أو كسك إيماني نية دواميان أويا إنسان كاتي صدقاء أمشو ئافرەتێ لقای کردووە لەگەڵ ئافرەتێکە ئەمە شەیە لە وڵاتی ئێمە ئەم وڵاتەوە پڕپارەیە ئەم وڵاتەوە کانگاوی پارە و دۆلار و ئەوەی خوای گەورە داینابێت لەم عێراقا هەیە بێژینیە هەیە بەڵام بەداخەوە بینی سێرەکەی ناگاتە دەستی خۆی بەڵام لە چاوەوەدا ئێمە نابێت سەیری ئەوان بکەین ئافرەتێکی دەرکردووە ئەویت ئیشم چییە ئەم ئافرەتە الله ئیشم ئەچم ئیشەکەم پیاوەکەم تووشی نەخۆشی هاتووە نەخۆشی شەلل دەماغ ئەڵێ سێ کچمەیە سێ کچەکەم نەخۆشییانەیە هەر سێ کچم ئەڵێ دوو کوڕم هەیە ئەو دوو کوڕەش نەخۆشی گشتی نەخۆشیە قورسەکانی هەیە ئەڵێ بەس خۆم هەم ئەچم ڕۆژانە ئیشەکەم چی ئیشێکە بلۆک بارەکە و بلۆک داگرێ هەتا پەیامنێر ئەو پەیامنێرە لێ پرسێ ئایا باشە ئەتوانی بۆ تۆ قورس نییە ئایا بلۆک دەی هەڵەگریان بیستی بەدەم گریانەوە ئەڵێ بیستی یعنی مەعیشەتی ئاوا دەرەکە ئافرەتێکی تر ئەڵێ چوار پێنج کچمەیە بێوەژنە پیاوی نەماوە ئەڵێ چم بۆ هەرچی کۆمپانیاک ئیشم نادەنێ کاتی عینوانی خۆمەدەم ئەڵێن ئەڵێ پیاوم نەماوە ئەڵێن بە مەرجێک سبحان الله سێ درڕندەکان کە چونکە ئیشدان و زەمیر و ئیسلامەتی لە مرۆڤانەما مرۆڤە بێتە درڕندە وتیان بە مەرجێک ئیش دەدەینێ ئەگەر بێت و ئیش خراپەمان لەگەڵا بکەی خوا پەنەمان بدە ئەڵێ زۆر شوێن من جێمێشتووە هەم بۆی دەوڵەمەندەکان ئەمە ئێستا خۆزگایە کەسێک بوایە هەتا قیامەت ئەمە ئافراتەی بە عەزیز و مکەڕڕ ڕاتبێکی بۆ بڕایە تۆ بیدایە پێی چی ئەجر و پاداشتێکە خوشکێکی کە لە ئیشی خراپە گێڕێتەوە خەڵکی برسیەکەن بۆچی برسیەکەن بۆی بەکاریان بێنن
ئەمەش نەخشەیەکە لەو نەخشانە خەڵک کە برسی بۆ احتیاجی ئەوان دەبێت کە احتیاجی ئەوان بۆ و کارێکیان پێ دەکەن ئەبێ وریابین ئێمە دەستخۆشی بکەین لەو کەسانەی کە چەندێک خێرکەمەکەن زۆر جار لەوەی حەملەیەک لەم هەفتە ڕوویدا ئەم هەفتەی کە لەسەر ئەوانەی کە بۆخوا نایکەن بڕیایکەن وەڵا لەبەر ڕەسمەیکەن ئێمە ئەمانە نازانین نحن نحكم بالظواهر ولا نحكم بالسرائر الله يتولى السرائر ئێمە گومان وا ئەبین بە ظاهیر کابرا خێرەکەتەوە من توزانم ناو دڵیا چییە تۆ چۆن ئەزانی ئەمە بۆ خوانیە چۆن ئەزانی ئەمە بۆ ڕیایە بەڵام ئەمە داوایە کە لەو کەسانەی کە خێرەکەن من وەک داوەک برایەک داواکەم خێر ئەکەن ماڵەکە مەدەنە فەیسبوک ڕجای خواتان لێکم کەڕاهمەتی ئەو مرۆڤەم مەشکێنن وەڵڵی زۆر ماڵ هەیە ئەپارڕێتەوە نیەتی وەڵڵا وەبیلای زەلامی وا هەیە تەلەفۆنەکە ئەڵێ 2 ڕۆژە من نان و چایی دەخۆم بەس لە ڕووم نایە وەڵڵی لە فلان و فلان داوا بکەم چونکە ئەم دەنە بەر شاشە و حەز ناکەم بۆیە ئەوەی کە کۆیەکەیتەوە ڕسمی ئەوە بگرە بەڵام کاتێک دیدە ماڵەکە ڕەحمەتی خوا لێ ڕسمەکەی مەگرە ئەمجا خێرکردن بە ئاشکراشە بێ با ئەزانی بۆ بیکەن عەلەقەن دەوڵەمەندەکان نا الحەمدولە دەوڵەمەندەکان باشن با دەوڵەمەندەکان خێر بکەن بۆی مەسئولەکان غیرەت بیانگرێ هۆلەکەن ئەگەر بیانگیرێ ئەگەر هەر ئەم مانگە هەرچی مەسئولەیە هەرچی بەڕێوەبەرایەکان هەیە هەرچی پەرلەمانتاران هەیە هەرچی وەزیرەکان هەیە ئەگەر بەس ئەم مانگە زۆر نا بەس ئەم مانگە پارەکەیان دەنە خەڵک کورە وریابن دوای بەخوا تاریخ ڕەحمتان پێ ناکە ها وەک وڵاتەکانی تر بەس ئەم مانگە زۆر نا بەخوا فەقیر نامێنێ بەخوا فەقیر لایە مەحتیاجی ئەو کیسە نییە کە چایەکە و برنجێکە و ناوێتی یان ئەگەر ئەوەش ناکەن هەر ئەم مانگە بابەتە نەخۆشیەکەتەوە 2 موچە لەبان یەکتری بدەنە موچەخۆرەکان بەخوا هەر موچەخۆرێک 2 کەس و 3 کەس تێرەکە ئیتر پێویست ناکە خەڵک ئەوانەی کەم دەرامەتن ئەوانەی خاوەن پێداویستین ئەم دوانە بکەن هیچی ناوێ بەس ئەم 2 ڕێگا هەیە بیکەن یەکێکیان بکەن نەک تۆ لە باتیەوەی 30 ڕۆژ جار موچەی بدەیتێ بیکەیتە 40 ڕۆژ بیکەیتە 50 بیکەیتە 60 خۆ ئەمە قسەیە جارە ئینشاڵڵە جێبەجێ نابێ بەس ئەگەر ببێ بەخوا ئەمە کارێکی باش نییە بۆیە لەم ڕێگەوەی ئەمە توانین ئاسانکاری بکەین خۆی ڕەحم بە مولایەکمان بکە ئەوەی خێر و سەدەقەی کردو خوا لێی وەربگرێ خوایە دەرگای مزگەوتەکانمان لێ بکەیتەوە یا ڕەبی خوایە ئەگەر تاوان و گوناحێکمان کردە پەشیمان دەبینەوە ئەگەڕینەوە بەلای تۆ خوایگەن لە گوناحی مولایەکمان خۆش ببی یا ڕەبی خوایە دەرگای ماڵەکانی خۆت بکەیتەوە لێمان دەرگای ژیانمان لێ بکەیتەوە بە عام خوایگەن یا ڕەبی خوایە ڕەحم بە مولایەکمان بکەی ئەوەی ئەم نەخۆشیە گرتووە خوای گەورە ئاسانی بکە لەسەری و خوایە شفای عاجلی بۆ بنێری یا ڕەبی خوایە ئەوەشی نێگردووە لەشی ساغ بکەی و زیاتر خوایە ڕەحم بە مولایەکمان بکەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه ونيب أما بعد خوي دوو خاڵ هەیە یەکەمیانەوەی دەستخۆشی بۆ ئەو ئەوانەی کە ئاسایش و شورتە و پۆلیس و هەمووی کە شەو ڕۆی لە خزمەتی خەڵکیان بەڕاستی ئەرکێکی گەورەیە خوای گەورە خێران بنووسێ و پاداشتیان بدەتەوە ئێمە دوعای خێر زیاتر هیچمان نییە بۆیان دووەمیانش بەڕاستی دەستخۆشی هەیە بۆ چونکە هەر کەسێ چاکە بکە حەق وایە باسیکەی هەرکێ بێ وەلەکن ئێمە ڕەبتمان بە سیاسەتەوە نییە هەرکێ بێ ئێمە چاکە بکە دەستخۆشیمان هەیە بۆی بەڕاستی زۆر جار لە دوێکەوە بینم دەستخۆشی کراوە لە ڕئیسی پەرلەمان ئەو مووقفە جوانە بەڕاستی زۆر جوانە ئەبینیت کە دوێنێ پێرە هاتوۆتە کەلار لە کاتی ڕاستەوخۆی کە ئەم ئافرەتە بەڕێزە لە کاتی ڕاستەوخۆی کە ڕاستەوخۆ لەگەڵ هەموو کەناڵەکانە قسە ئەکا بانگەدا بانگی نیمەڕۆ کە بانگەکە ئەدا ئەڵێ چاوەڕێکن با بانگەکە تەواو بێ بەڕاستی ئەمە شتێکی زۆر جوانە خۆزگایە هەموو ئەو دوایی کە لەو پۆستیان هەیە کاتێ ڕاستەوخۆیەکیان هەیە کاتێک شتێکیان هەیە عام کاتێ بانگەکانەدا چەنێ جوانە چاوەڕێی بانگەکە بکە بەڕاستی ئەوە جێگای دەستخۆشیە زۆر شتێکی چاک و باشە خوا موفەقی کا و سەرکەوتووی بکە و ئەو کارە جوانەیشی لێ قبوڵ بکە ئەگە بەخوا کردوێتی ئەگەر ئینسانیەتیش کردوێتی ئەو بەخۆیەتی بەڵام خوای گەورە ڕەحم بە مولایەکمان وڵاتمان تەرەقی بە ئاینی ئیسلامی پیرۆزی تیا زیاتر بدا و لە بەڵاو موسیمەت لامان بدا إن الله وملائكته يصلون على النبي والذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد
آمين آمين والحمد لله رب العالمين. ئێوە توانن هەر 4 ڕکات نوێژ بکەن ئینشاءالله هەر کەسێ لە ماڵی خۆیەوە.